بڕیاردان بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2014 کە ناکۆکیەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق بەرەو هەڵکشانی تەواوەتیە چوون. لەو ساتەوەختەدا کە هەرێمی کوردستان و عێراق سەرەڕای ئەوەی لە یەک سەنگەردا بوون دژ بە تیرۆریستانی داعش، بەڵام ناکۆکیەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو هەڵکشانە چوون. هەرێمی کوردستان نوری مالیکی سەرگۆزیرانی ئەو کاتی عێراقی تۆمەتبار کرد بە پێشێلکردنی دەستور و بڕیاردانی تاگڕەوانە لەبارەی بودجە و داهات و مافەکانی هەرێمی کوردستان و لە 1 تەمموزی ساڵی 2014 مەسعود بارزانی سەرۆکی ئەو کاتی هەرێمی کوردستان ڕایگەیان کە لە ساڵی 2014 ریفراندۆم ئەنجامەدرێ. لە ئەیلولی هەمان ساڵ سەرۆکگۆزیرانی عێراق گۆڕانکاری بەسەردا هات و حەیدەر عەبادی بووە سەرۆکگۆزیرانی عێراق. سەرکردایەتی کورد بڕیاریدا ریفراندۆم دوا بخا. لە 3 شوباتی ساڵی 2016 وەها بڵاوکرایەوە کە مەسعود بارزانی سەرۆکی ئەو کاتی هەرێمی کوردستان پەیامێکی ئاڕاستەی لایەنە سیاسیەکانی هەرێم کردووە و پێی ڕاگەیاندوون کە دەبێت پێش بەڕێوەچوونی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کە بڕیار بوو کە لە مانگی تشرینی دووەمی ساڵی 2016 بەڕێوە بچوایە ڕیفراندۆم ئەنجام بدرێ. دواتر لە چاوپێکەوتنێکی لەگەڵ وێبسایتی ئەلمۆنیتۆر مەسعود بارزانی ڕایگەیان پێش تشرینی یەکەمی 2016 ریفراندۆم بەڕێواچێ. بەڵام نێچیروان بارزانی سەرۆکی ئەو کاتی حکوومەتی هەرێم ڕایگەیان ریفراندۆم ئەنجام نادرێ تاوەکو شاری مووسڵ لە دەست تیرۆریستانی داعش ئازاد دەکرێت. لە ساتەوەختی دەستپێکردنی شەڕی ئازادکردنی مووسڵ سەرکردایەتی کورد بڵاوی کردەوە کە ریفراندۆم لە ساڵی 2017 بەڕێواچێ. لە حوتی حوزەیرانی ساڵی 2017 مەسعود بارزانی سەرۆکی ئەو کاتی هەرێم ڕایگەیان ڕۆژی 25 ئەیلولی 2017 ریفراندۆمی سربەخۆیی کوردستان بەڕێواچێ و لە ناوچە دابڕێنراوەکانیش ریفراندۆمەکرێ، لەوانە کەرکووک و خانەقین و شنگال و مەخمور. هەرچەندە ریفراندۆمەکە ناوی لێنرا بوو ریفراندۆم بۆ سربەخۆیی کوردستان، بەڵام بەشێک لە سیاسیەکان لە لێدوانەکانیاندا باسییان لەوە کرد کە مەرج نییە ریفراندۆم بۆ سربەخۆیی بێ و دەکرێت بکرێتە کارتێکی بەهێزی فشار دژ بە بەغدا. ڕۆژی 24 ئەیلولی 2014 سەرەڕای هۆشداریە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان ئەنجومەنی باڵای ریفراندۆم کە نوێنەری زۆرینەی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی تیادا بوو بڕیاریدا ڕۆژی دواتر کە دەیکردە ڕۆژی 25 ئەیلولی 2017 ریفراندۆمی هەرێمی کوردستان بەڕێوە بچێ. لە بڕیارەکانی ئەنجومەنەکەدا ڕۆژی دووشەممە 25 ئەیلوڵ ریفراندۆم لە هەرێمی کوردستان و تەواوی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بەڕێواچێ. ئەنجومەنی باڵای ریفراندۆم ڕاشی گەیان دوای ئەنجامدانی ریفراندۆم دەرگای گفتوگۆ لەگەڵ عێراق کراوە بێ بە ئەجندایەکی کراوە و بۆ چارەسەرکردنی کێشەکان و سەرجەم بابەتەکان بۆ بوون بە 2 دراوسێی باش. هاوکات ئەنجومەنی باڵای ریفراندۆم دەستخۆشی لەسەر جەملایەنە سیاسیەکانی کوردستان کرد بۆ بڕیاری ئەنجامدانی ریفراندۆم و سووربوونیان و یەکڕێزی و هاوهەڵوێستیان بۆ باشتر بەڕێوەچوونی ریفراندۆم لە کاتی دیاریکراوی خۆیدا. کاتێک هەرێمی کوردستان بڕیاریدا ریفراندۆم کە وڵاتانی هەرێمایەتی و نێودەوڵەتی بە دۆست و نەیارانەوە داوایان لە هەرێمی کوردستان کرد ئەو ریفراندۆمە ئەنجام نەدات و هۆشداریاندا لەوەی ئەنجامدانی دەبێتە هۆی دروستکردنی چەندین ئاستەنگ و کێشەی گەورە بۆ هەرێمی کوردستان. هەرچۆنێک بێ بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان گوێبیستی داوا نێودەوڵەتیەکان نەبوون و ریفراندۆم ئەنجام درا و ئەو دەرەنجامە خراپانەی لێکەوتەوە کە چەند ساڵێکە هەرێم بەدەستیەوە دەناڵێنێ. لە کاردانەوە نێودەوڵەتیەکاندا ئەمریکا هەوڵێکی زۆریدا لە ڕێی نەتەوەیەکگرتووەکان و عێراقەوە نیمچە پرۆژەیەک بۆ دانووسان قبول بکرێ، بەڵام لێکترازانی بەغدا و هەولێر بەو پرۆژەیە ڕێک نەدەخرایەوە. عێراقیش ئامادە نەبوو دەستەبەری کۆنکرێتی باشتر بدات. دوای ڕاگەیاندنی ریفراندۆمەکەش ئەمریکا ڕایگەیاند پەیوەندی لەگەڵ گەلی کوردستان دەپارێزێ و هەوڵی چارەسەری ژەدا. رووسیا هەرزوو ئاماژەیدا کە چاوەڕوانی ئەنجامی ریفراندۆمەکەیە کە ئەنجامەکەش ڕاگەیاندرا. رووسیا مافی چارەنووسی سەلماند و تاکیدی کردەوە لە دانووسانی نێوان هەرێمی کوردستان و عێراق. لەوەش گرنگتر ڕایگەیاند کە پابەندی گرێبەستی نەوت و گازە لەگەڵ هەرێم تایبەت بە پرۆژەکانی ڕۆسنەفت و گازپرۆم. ئێران پشگیری بۆ هەر بڕیارێکی حکوومەتی ناوەندی عێراق دەربڕی. لە کاردانەوەی ئەنجامدانی ریفراندۆم گواستنەوەی ئاسمانی لەگەڵ فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان بڕی.
بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕایگەیان ئیسرائیل پشتگیری هەڵوێستی کورد دەکات بۆ دروستکردنی وڵاتی خۆیان. ئەیمەن سەفادی وەزیری دەرەوەی ئوردون ڕایگەیان ئەو گشتپرسیە بابەتی ناوخۆییە و تایبەتە بە عێراق. عەرەبستانی سەعودیەش ڕایگەیان چاوەڕێی حکمەتی دوانەخستنی ڕیفراندۆم دەکات لەلایەن مەسعود بارزانیەوە. سووریاش ڕایگەیان هەموو جۆرە کردارێک ڕەت دەکەینەوە. سووریا عێراقی دابەشکراوی قبوڵ نییە، دەبێت جیابوونەوە بە پێی یاسا و دەستوری عێراق بێ. تورکیا لە دژی وەستایەوە. بیناڵی یەڵدرم سەرۆکوەزیرانی ئەو کاتی تورکیا ڕیفراندۆمی هەرێمی کوردستانی بە خۆکوژی وەسف کرد و سەرۆکۆمار ڕەجەب تەیب ئاردۆغان ڕایگەیان ڕیفراندۆم لەم کاتەدا شتێکی باش نییە. پارتی دیموکراتی گەلان پشتگیری خۆی بۆ ڕیفراندۆمی هەرێمی کوردستان ڕاگەیان. لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم لە 26 ئەیلول ئاردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕایگەیان کە دەشێت ڕێکاری ئابووری و سەربازی بەرامبەر هەرێمی کوردستان بگرنە بەر و گرتیە بەر و سنوورە وشکانی و ئاسمانیەکانی لەگەڵ هەرێمدا خست. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنساش ڕایگەیان ئەگەر ئەو ڕیفراندۆمە ئەنجام درا بۆ ئەوە بێت کە نوێنەرایەتیەکی باشی کوردەکانی عێراق لە حکوومەتدا و لە چوارچێوەی دەستوری عێراقدا هەبێ. ئوسترالیاش ڕایگەیان ڕیفراندۆم مەترسی لێ دەکەوێتەوە، لەم کاتەدا دەبێتە هۆی لاوازبوونی عێراق و هەرێمی کوردستان. لایەکی تریشەوە ئەڵمانیا هۆشداری بە حکوومەتی هەرێمدا لەوەی کە ڕیفراندۆمەکە تاگلایەنە نەبێ. کونسوڵی بەریتانیاش لە عێراق هەڵوێستی وڵاتەکەی ئاشکرا کرد و ڕایگەیان هەمووان لەم جیهانەدا دەتوانن حکوومەتی خۆیان دیاری بکەن، بەڵام ئێستا کاتەکە لەبار نییە و دۆخی ئێستا مانەوە لە عێراق پێویسترە. وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری گەلی چینیش ڕایگەیان ئەوان پشتگیری لە یەکپارچەی خاکی عێراقەکەن، هاوکات داوای دیالۆگی کرد بۆ چارەسەری کێشەکانی هەرێم و بەغدا. هەرێمی کوردستانی دوای ڕیفراندۆم. دوای 2 ڕۆژ لە ئەنجامدانی ڕیفراندۆمەکە واتە لە ڕۆژی 27 ئەیلولی 2017 کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانی هەرێمی کوردستان ئەنجامە بەراییەکانی بڵاو کردەوە و بە پێی ئەنجامەکان ڕێژەی بەشداری لە 76 بووە. لە کۆی بەشداربووانی ڕیفراندۆمەکە لە 92.73 بەشداربووان بە بەڵێ و لە 107.2 بەشداربووان بەنەخێر دەنگیان بە ڕیفراندۆمدا. 4 ڕۆژ لە دوای ڕیفراندۆمەکە حکوومەتی عێراق گەشتە ئاسمانیەکانی لە فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان قەدەغە کرد. جگەلەوە داوای لە ئێران و تورکیا کە سنوورەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان دا بخەن و سنوورەکان داخرا. لە 15 و 16 تشرینی یەکەمی ساڵی 2017 هێزەکانی حەشدی شەعبی و سوپای عێراق سەرجەم ناوچە دابڕێنراوەکانی باشووری کوردستانیان کۆنتڕۆڵ کرد و تەواوی ئەو ناوچانەی کە ساڵانێک بوو کورد خەباتی بۆ دەکرد و پێشمەرگە قوربانی بۆ دەدا لە دەست پێشمەرگە نەما. لە شەڕەکانی 16 ئۆکتۆبەری 2017 یەکێتی و پێشمەرگە قارەمانەکانی وەک هەموو جار پشکی شێریان بەرکەوت لە قوربانیدان و ژمارەیەکی زۆر پێشمەرگەی قارەمانی یەکێتی بوونە قوربانی ئەو شەڕە بێبەرابەرە و بە خوێنیان کەرکووکی قودسی کوردستان و ناوچە هەمیشە لە دڵە زیندووە دابڕێنراوەکانی تری کوردستانی سوور پۆش کرد ئەو هەڵوێستە هەمیشە چاوەڕوانکراوەی یەکێتی کە وەک تاکە هێز لە سەنگەرەکان مایەوە و ئەو قوربانیە زۆرەیدا مێژوو بە سەربەرزیەوە دەینووسێتەوە و چووە سەر خەرمانی مێژووی قوربانیدانی یەکێتی بۆ گەلە بەژمەی نەت و نیشتیمانە خێر لە خۆنەدیوەکەی. لە دوای ئەو هەموو قوربانیە و وەک هەوڵێک بۆ ڕێگری لە قوربانیانی زیاتر لە جەنگی بێبەرابەری سوپای عێراق و چەکدارانی حەشدی شەعبی و ڕێگری لە دووبارەبوونەوەی سیناریۆی وێرانکاری مووسڵ بەسەر ئەو ناوچانەدا بڕیاری کشانەوەی پێشمەرگە لەو ناوچانەدرا. تا ئێستاش بەهۆی بەرژەوەندی حیزبی و کەسی و هەرێمایەتیەوە پێشمەرگە نەیتوانیوە بگەڕێتەوە ئەو ناوچانە و گفتوگۆ و دیدارەکانیش ئەنجامی کێوتویان لەو بارەیەوە بەدی نەهێناوە. بڕیاری کشانەوەی پێشمەرگە لە شەڕی بێبەرابەری بەرامبەر سوپای عێراق و حەشد جگەلەوەی بڕیارێک بوو بۆ پاراستنی گیانی هەزاران ڕۆڵەی ئەم نیشتیمانە، هەوڵێک بوو بۆ ئەوەی ئەو ناوچانە پارێزراو بن و لایەنی دەستوری گێڕانەوەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لە دەست نەچێ تاک و کورد لە هەلومەرجێکی تردا درێژە بە خەباتی خۆی بدا و کەرکووک و تەواوی ناوچە دابڕێنراوەکان بگەڕێنێتەوە باوەشی نیشتیمان. تا ئێستاش مانگانە هەرێمی کوردستان سەرڕای بەردەوامی گفتوگۆ و دیدار و هەوڵەکان بڕەپارەیەکی کەم کە ناگاتە لە 120 ئەو پارەی پێش 2014 عێراق ڕەوانەی هەرێمیە کرد
ڕەوانەی هەرێم دەکا و تا ئێستاش قەیرانی موچە و دارایی بەرۆکی هەرێمی کوردستانی بەرنەداوە. ئەم ڕەوتە مێژوویەی کە لە 25 ئەیلولی 2017 و ئەنجامدانی ڕیفراندۆم تا شەڕی لە دەستدانی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی تر مێژوو بە ڕازگۆییانە دەیگێڕێتەوە و ئەو هاش و هوشەی چەند میدیایەک ڕاستیەکانی ناشارێتەوە کە هەوڵەدەن کەم و کورتی ڕیفراندۆم و دەرئەنجامە کارە سادبارەکانی لە ئەستۆ ناگرن و هەوڵەدەن بیخەنە ئەستۆی لایەنە سیاسیەکانی دیکە.